دکتۆر سڵاو لێبێت ئەگەر پێم بڵێیت ئامانجی کۆبوونەوەکەتان ئەمڕۆ چی بوو بۆچی کۆبوونەوە لەگەڵ دەستەی مافی مرۆڤ وەروەها نوێنەری کاروباری کۆمەڵایەتی. طبعا ئامانجی کۆبوونەوەکە ئەوە بوو ئەمڕۆ وەکو کەماندامان و خاوەن پێداویستی تایبەت تەوان هەموو شەریحەکان بە کورتە باڵا و بە هیموفیلیا و بە تالاسیمیا و بە نابینایان و بە هەموو شەریحەکانی خاوەن پێداویستی تایبەت بە نوێنەرایەتی با بڵێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و دەستەی مافی مرۆڤ و بەڕێوەبەرە گشتیەکان و کۆمەڵە گڕاوشکاری وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی پەروەردە هەموو ئەوانە بۆ باشترکردنی یاسای کەماندامان ئەو یاسایی کە هەیە وەکو پێویستێک هەموار بکرێتەوە و فەقەڕی ئیزافی بۆ زیاد بکرێت و کە لەگەر گونجاو بێت لەگەر شەریحەکان لەگەر هەر شەریحەیەک ناوخاوەن پێداویستی تایبەت بۆیە ئەو کۆبوونەوە زیاتر لە وردەکاری یاساکە بوو هەندێک پێداویستی ناوخاوەن پێداویستی تایبەتەکان شەریحەکان خۆیان بوون بۆیە سەر و کۆمەڵەکان زۆر بەشدار بوون لەوەی بزانین چ معناتەشی هەیە هەم لە ڕووی هەر پێداویستێکی خۆیان باز بکرێت لە یاساکە جێبەجێ بکرێت و ئەو کۆبوونەوەی ترشی لە دووا دێتن بۆ ئەمە بەسە بوو. باشە حکوومەتی هەرێم تاوەکو چەند تاوکارە بۆ خاوەن پێداویستی تایبەتیەکان بۆ نەخۆشان بۆ کەمەندامان هەتاوەکو چەند ینی هاوکارە و یارمەتی دەرە بۆ ئیش و کاری ڕۆژانیان بۆ پێداویستیانەی کە هەیەە. وڵی ئەوەی ڕاستپاردەکان هەموو باس کرا بۆ جیاتی معنی نێردرا وەکو بڵێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەتوانێت هەموو شتێک پارەی نییە بدێت ئەو شەریحانە بدات ئەو خاوەن پێداویستی بەڵام دەکرێت مەسەلا لە وەزارەتی کارەبا وەزارەتی با بڵێم دایرەی ئاو دایرەی کارەبا ئەوانە بێن تەخویزێک بۆ ئەو شەریحانە بکەن ینی ئیستیسنا بکرێن وەزارەتی پەروەردە منداڵیان هەیە لە قوتابخانەکان یا هەوڵات وەزارەتی خوێندنی باڵا کەەوە ئێستا دەکرێت و بەردەوام بێتن لە تەخویزی خوێندنیان لە هەروەها لە دایرەکان دایرەی مرور هەموو جیهاتەکان بکرێت ئاسانکاریان بۆ بکرێت وەروەها کەمێک لەو زەریبە و شتانی لەسەرەوانە ببەخشێندن و زیاد بکرێن لە شەریحەی ئاسایی لە خەلکی ئاسایی ئەو شەریحانە بەهۆی ئەو معاناتەی هەیتیان بەهۆی ئەو پێداویستیانێکە هەیتیان ئەوانە بۆیە ئەوە وەکو کۆبوونەوەیەک بوو کە گەلێک ڕاستپاردەی جیاواز درا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە و هەموو جیهاتەکان لۆی زیاتر خزمەت بەو شەریحانە بکەن. بەڕێستان وەکەوەی کە سەرۆکی کۆمەڵای هیمۆفیلیان لە هەرێمی کوردستاندا دۆخی ئەو کۆمەڵە ئێستا چۆنە هەم لە ڕووی نەخۆشەکەیانەوە هەمیش لە ڕووی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکەنە لەیان حکوومەتی هەرێمی کوردستان و تایبەتر وەزارەتی تەندروستی. ئێمە حەز دەکەین هەمانجی تەواو هەبی بۆی کەم و کوڕی و گرەی لێکتر نەکەن هەمانجی تەواو هەبی لەگە وەزارەتی تەندروستی کۆمەڵەکەی ئێمە باڵێ هیمۆفیلیا نەخۆشی خوێ نییە ئەگەر هەمانجی مەهابی لەگە وەزارەتی تەندروستی هەما لەگە فەرمانگەی تەندروستی هەولێرێ یاخۆ لەگەر سەشوای نانەکەری گرەیمان کەمتر دەبی نەخۆشەکان گرەی کەمتر دەکەن حەز دەکەین ئەو هەمانگی وەکو پێویست نییە تا ئێستا بۆ ئەدای واجباتی تەندروستیەکە لەگەڵ نەخۆشەکان جێبەجێ دەکرێت گرەی ئەوە نامینی کە ئەگەر هەمانگەریش پتە و هەبیتن لێوەمان ینی ئەو پردە هەبیتن بۆی ئەمە بتوانین بە هەموو لای خزمەت بە شەریحەکە بکەین گرێکە ئەوەنە مەسەن وەکو پێویستە سەخت نینە وەزارەتی تەندروستی مەسەن بمانەوێت لە کاتی پێویست فەرمانگەی تەندروستی ینی وەکو پێویست مەسەن حالەتی تەواوی بتوانین مدیری بەڕێوەبەری نەخۆشخانە ئەو نەخۆشانە چارەسەر بکرێن ینی وەکو پێویست ئەوەیە گرێکانمان هەمانجیش تەواومان نییە ینی وەکو پێویست سەخت نینە ئەو شەریحەی دەمانەوێت جدیەتێک هەبی لە کاری ئەوان بۆی ئەو هەمانجێ دروست بیتن بۆ خزمەتکردنی توش بۆکان.